ڕۆژی 2 نیسانی هەموو ساڵێک لەلایەن کۆمەڵگەی گشتی نەتەوەیە گرتوەکانەوە بە ڕۆژی جیهانی ئۆتیزم دیاری کراوە. بەو بۆنەیەوە لەسەر ئاستی جیهان و هەرێمی کوردستان چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچن. لەو میانێشدا لە زانکۆی چەرم و لە قەزای چەمچەماڵ زنجیرەیەک چالاکی جۆراوجۆر بەڕێوە چوون و بڕیاریشە لە ڕۆژانی داهاتووشدا درێژەیان هەبێت. ڕاهێنەرێکی بوارەکەش پێی وایە سەرەڕای پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی منداڵانی توشبوو بە ئۆتیزم ڕوو لە هەڵکشانی زیاترە. بەڵێ ئامانجی یەکەمی ئێمە دیارەوەکو بەشی پەروەردەی تایبەت ئامانجی لە پێشینەمان کارکردنە لەسەر ئەو دیاردانەی یاخود لەسەر ئەو منداڵانەی کە منداڵی تایبەتن و حاڵەتێکی نائاساییان هەیە، واتە لە هەر بارێکی باشە بەیاخراوە مناڵێکی ئاسایە. جا من لە نێوانیشاندا بابەتی ئۆتیزم کە ئێستا لە ئاستی جیهانە وەکو مەترسیەکی هەڕەشە لە کۆمەلگاکانەکە و ژمارەیەکی زۆر خێزان بەدەست ئەم کێشەوە دەناڵێنن. گرفتی ئۆتیزمێکە کە لە گرفتە ئاڵۆزە نادیارەکان کە تا ئێستا هەموو جیهانی سەرقاڵ کردووە بەوەی کە نازان هۆکارەکانی چییە و لەگەڵ پێشکەوتنی زانست و تەکنەلۆجیا و لەگەڵ پێشکەوتنی عولەمەدا ڕێژەی ئۆتیزم ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە وەکە ئەمە ئاڵۆزیەکی دروست کردووە بۆ زانایان ئایا بۆچی لەگەڵ ئەم پێشکەوتنیان ناتوانێت هۆکاری ئۆتیزم بزانێت. هەر بۆ ئەم مەبەستەش ئێمە ئەمڕۆ 2/4 زانکۆی چەرمەوە بەشی پەروەردەی تایبەت بۆ یەکەم جار هەستاین بە بەزڕاگرتنی ئەم ڕۆژە و هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بە پێشکەشکردنی چەندین چالاکی و سیمینار. پسپۆڕێکی دەرونیش داوا لە دایکان و باوکان دەکات باوریاییەوە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ منداڵەکانیاندا بکەن و دووریان بخەنەوە لە بەکارهێنانی لە ڕادەبەدەری ئامێرە ئەلکترۆنیەکان. هاوکات پێی وایە لە ئێستادا جگە لە ئۆتیزم چەندەها نەخۆشی و ڕەفتاری نادروستی دیکە لە کۆمەلگادا مەترسی جدیان لەسەر منداڵان و نەوجەوانان دروست کردووە. ئەڵێن دایکان باوکان پێویستەکە کە زۆر بە جدی زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ گۆڕانکاریەکانی ئەم کات و ئەم سەردەمەوە ئەم پێشکەوتنانە بکرێ و ئێساکە دەیەها نەخۆشی نەکردتەنیان نەخۆشی ئۆتیزم لە یان بڵێندەیەها ڕەفتاری نادروست تهدیدی مناڵەکانمانەکات لە ڕووی عەقلیەوە لە ڕووی ئیجتیماعیەوە لە ڕووی وجدانیەوە لە ڕووی ئینفعالیەوە بە شێوازێکی تایبەتتر و لە ڕووی سلووکیەوە کە وامان لێ ئەکات کە هەستکەین بە نامۆیی مناڵەکانمان و مناڵەکانمان لە سنوورێکا بێت کە لە سنووری ئاسایی و تەندروست بەدەر ئەبێت. لەبەرەوە ئێمە لێرە ناتوانین بڵێن دایکان و باوکان ئەبێ زۆر وریابن مامەڵی تەندروست لەگەڵەوانە بکەن، پێویستەکە کە خۆیان ڕۆشن بیر بکەن، پێویستەکە کە ئاسێکی بەرزی ئەکادیمی لە خۆیانە دروستکەن لە پەروەردە. ئۆتیزم نەخۆشیەکی یاڵۆزی مێشکە و لە 3 ساڵی تەمەنی یەکەمی مرۆڤدا بەهۆی بوونی کێشە لە کۆئەندامی دەماردا دەردەکەوێت. فەرمانی یاسایی مێشک تێک دەچێت و توانای گفتوگۆ و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کەسی توشبوو بە نەخۆشیەکە کەم دەبێتەوە. پزیشکان و پسپۆڕانی بوارەکەش پێیان وایە ئەو منداڵانەی لە قۆناغی سەرەتایی توشبوونیاندا دەستنیشان دەکرێن و دەست دەکرێت بە چارەسەرکردنیان مێشکیان باشتر گەشە دەکات و لە ڕووی ڕەفتار و پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە باشتر دەبن لەو منداڵانەی کە درەنگ هەستیان پێ دەکرێت و چارەسەرکردنیشیان دوا دەکەوێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.